بزوتنەوەی ئیسلامی کوردستان لەسەر ڕاستپاردەی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق لە سلێمانی بڕیار بوو کۆنگرەی سێنزەی بۆ هەڵبژاردنی ڕابەری گشتی ببەستێت، بەڵام بەهۆی دروستبوونی کێشەوە کۆنگرەکە بۆ 10 ڕۆژی دیکە دواخرا. مامۆستا عیرفان عەبدولعەزیز کە لەلای بەشێک لە بزوتنەوە ڕابەری حیزبەکەیە دەڵێت هیچ کام لەو نیگەرانیانەی باز دەکرێت یاسایی نین و ئەوان هیچ سەرپێچیەکیان نەکردووە و پابەندی ڕێنماییەکانی کۆمیسیۆن بوون. ئێمە عەلاقەی ئەوانەمان نییە، ئەوانە زۆربەیان فەسڵ کراون لە بزوتنەوەی ئیسلامی. ئەسڵەن ئەو کەسە کە وتەبێژەکەی خۆشمان باسی کرد نە قنچکی سیرە، نە سەلکی پیازە، نە بە حەیاتی بزوتنەوە بووە، لە خۆی قسە ئەکا، لە خۆی واقۆی کودە بە وتەبێژ. ئەسڵەن ئەوە هەمووتان بڕن سەیری پرۆفایلی بکە ساڵی لەمەوە بەرچی بووە، حیزبێکی تر بووە. ئەگەر ئەم وڵاتە قانونی تیابێت چۆن ئەتوانێت بێ بە ناوی بزوتنەوەی ئیسلامی و قسە بکە؟ بۆ نایکەن چەند ساڵەوە هەڵڵێن کۆنگرەکەی نازانم ئەی کوایکەن ئەیکەن نازانن. عەلاکولین ئێمە یەک بزوتنەوە هەیە و ئەو بزوتنەوە لە دوای کۆنگرەی 12 بۆ ماوەی 10 مانگ هیچ کێشەیەکی نەبووە، هیچ کێشەیەکی قانونی. ئێستا دوای 10 مانگ کەسێ بچێتە سەر بلۆکێک و بڵێەوە من وەها ئەو بڵێ وەها، ئەوە نابێت. هەرچی لایانی مامۆستا کامیلی حاجی عەلیە هەر لە سەرەتای کۆنگرەکەەوە بڕیاری بایکۆتیاندا بۆ کاری ئەوەی خەڵکی دیکە بۆ دەنگدان هێنراوەتە نێو هۆڵەکە، نیگەرانیشن لەوەی وە خۆیان دەڵێن جارێکی دیکە ساختەکاری لە پرۆسەکەدا کرا. یەک لە کۆمیسیۆن و تەوجیهاتێکی کۆمیسیۆن نەگەیەنراوە بە ئێمە بڵێن کاکە بەم تەوجیهاتای بێ کۆنگرە ببەستن، لەبەرەوە کە مەرجەکانی کۆمیسیۆن نەهاتنەدی لە ناو کۆنگرەکەی فەشل پێهێناوە لە سێی چی بێت مامۆستا بۆچی کۆنگرەکە فەشەلی پێ؟ ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە کۆمەڵێ ناو نووسراون ئەو ناوانە هەر پەیوەندیان بە بزوتنەوەی ئیسلامیەوە نییە. من پێت ئەڵێم کە تێک ڕای کادرانی بزوتنەوەی ئیسلامی مەحروم کراون لەم لیستە، ئەندامی سەرکردایەتی تیا نییە، ئەندامی بنەماڵی سەربەرزی شەیدانی تیا نییە، ناوی یەک بنەماڵی شەیدم بۆ بێنە لە لیستەکە گرەوەکەم لەسەر هەموو کۆمیسیۆن چی بوو لەسەرەوە؟ سەی کۆمیسیۆن ئەڵێ کاکە ئێمە هەر ناسانە بێ بەم لیستە بیکەین. ئێستا ئەو لیستەیە کە کراوە دیسان گۆڕانکاری تیا کراوە، ئەم شەو گۆڕانکاری تیا کراوە، ئەم شەو کۆمەڵێ ناو هەبووە کە ئێمە من لیستەکەم لایە، لیستی 2021ەکەم پێیە. کێشەی نێوان هەردوو لایەن لەسەر پۆستی ڕابەری بزوتنەوەکەیە، هەرچەندە پێشنیار کراوە هەردوو لا کە خۆیان بەڕابەری بزوتنەوە ناساندووە واز لەو پۆستە بێن و کەسێکی دیکە ڕاستپێردرێت، بەڵام ئەوە قبول نەکراوە. کۆنگرەشیان بەهۆی تەواو نەبوونی نیسابەوە بۆ 10 ڕۆژی دیکە دواخرا. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.